تان ئاگادارن تەڵەن ئەمە پێش ماوەیەک لە بارگای ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بە سەرپەرشتی هەردوو بەڕێزان جەنابی مامۆستا عەلی باپیر و جەنابی کاعیرفان مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کۆبووینەوە ئێمە لەوێ بڕیارمان لەسەر ئەم لیژنەیەدا ئەمڕۆ لێرە وەکو مامۆستا کامیل ئاماژەی کرد یەکەم کۆبوونەوەی لیژنە هاوبەشەکەمان کرد و بۆ قسەکردنە لەسەر دید و تێڕوانینەکانی هەردوو لامان بۆ زیاتر هەم پتەوکردنی پەیوەندی دووخۆڵیەکانی نێوانمان و هەم دروستکردنی زەمینەی کاری هاوبەش و هەنگاونان بۆ زیاتر لێک نزیکردنەوەی ئیسلامیەکان و زیاتر وە چۆن خزمەتکردنیشان لە هەرێمی کوردستان و بە ئەزموونی گەلەکەمانەوەی کە هەیە حەقیقەت دێمە لەگەڵ برایانمان لە یەکگرتووی ئیسلامیش کۆمەڵە هەنگاومان ناوە لێش لیژنەی هاوبەشمان هەیە کۆبوونەوەکانیشمان بەردەوام بن بە تاکی تا و کاتێک کە ئەتوانی بۆ چوونەکانمان لە یەک نزیک بکەینەوە و ئێمەش لەگەڵ هەموو هێزەکانی کەش زیاتر بتوانین هەمە ئەو قەیرانە سیاسیانی کە لە هەرێمی کوردستان هەنتیان پەڕێنین. طبعاً ئەمە سەقفی ئاعلای ئامانجەکانمان یەکگرتن و توانەوەشە تەنانەت لە ناو یەک حیزبیشە ئەمە ئامانج و تموحی هەموو لایەکمانە بەڵام واقع لەوانەیە فەرزی کا بەسەرمانە هەندی هەنگاوی پێشوەختە زەمینە بۆ ئەمە بسازێنین ئێمە ئیشکردنمان ئێستا بۆ سازاندنی زەمینەیەکە ئەو زەمینەیە لەوانەیە بە دروستکردنی بەرەیەک دەست پێ بکات بە دروستکردنی هاوپەیمانێتیەک دەست پێ بکات بە دروستکردنی لیستێک دەست پێ بکات یعنی هەموو ئەگەرەکان مەفتوحە لە بەردەمی ئێمە تا چەندە ئێمە بتوانین هەنگاوەکان بەرەو پێشەوە بڕۆین و ئامانجە دوورخایەنەکەمان بریتیە لە وەحدەتێکی ئیسلامی کە لە کوردستانە بەرقەرار بێ بۆی کۆی ئیسلامیەکان لە چوارچەوەی یەک پرۆژە لە مەولا هەنگاوەکانیان.